ئەی بەژێن ڕێگ لەنجە جوان خاوەن سرێن شێوەت بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا چلوویەک ڕەگە دووجایەکانی هەریەک لەم ژمارانە بدۆزەوە بە خۆمان دەبی ژمارەکان لەژێر ڕەگدانین یەکسانە بە 1/3 ئەمن لێرە ڕەگە نێگەتیڤەکەی نانووسم تەنیا ڕەگە پۆزیتیڤەکە پرسیاری 39 هەمان شت ڕەگی دووجای ئەو ڕێژەیە یەکسانە بە 1 و ڕەگی 121 یەکسانە بە 11 پرسیاری 40 ڕەگی دووجای ئەو ڕێژەیە یەکسانە بە 4 چونکە ڕەگی 16 دەکات 4 و ڕەگی 9 یەکسانە بە 3 هەمان شت لێرە ڕەگی 81 9 ڕەگی 16 4 ڕەگی 9 بە تەنیا یەکسانە بە 3 و ڕەگی 4 2 ئەو ژمارەیە لەژێر ڕەگ یەکسانە بە 18 و 9 18 دابەش 9 یەکسانە بە 2 هەمووی کردیە 2 ئەو پرسیارە ڕەنگە تۆزێک ئاسان نەبی باشترین شت ئەوەیە ئەمن ئەگەر کورتکردنەوە هەبوو کورتکردنەوەی ئەنجام بدەم پاشان ڕەگەکەی ببینمەوە کاتە ئەو 3 سفرەی سەرەوە دەڕۆن لەگەڵ ئەو 3 سفرەی خوارەوە ژمارەکە بووە 1/100 ئەو جا ڕەگی 1/100 یەکسانە بە 1/10 ڕەگی ئەو ژمارەیە یەکسانە بە 169 13 676 26 کورتکردنەوە هەیە لە مابەینی 13 و 26 سەرە و ژێرەی دابەشی 13 دەکەم یەکسانە بە 1/2 1/2 پرسیاری 46 باڵەخانەیەکی نووسینگەکان حەوشێکی ناوەوەی چوارگۆشەیی هەیە ڕووبەرەکەی بریتیە لە 289 مەتر دووجا ئایا چێوەکەی چەندە؟ گریمان ئەوە حەوشەکە بوو ڕووبەرەکەمان هەیە 289 مەتری دووجایە پێویستە ئەمن بزانم چێوەکەی چەندە چونکە چوارگۆشەییە چێوەی چوارگۆشە واتە سەرجەمی هەر چوار لایەکانی هەر چوار لایەکانی هەر یەک لە لایەکان وەکو لایەکانی دیکەیە درێژیەکەی کاتە لایەکان وەکو یەکن ئەگەر ئەمن یەک لامزانی لایەکان دیش دەزانم کاتە پێویستە ئەمن درێژی یەک لای بزانم کو دەزانم درێژی یەک لای ڕووبەرەکەم هەیە ئەگەر ڕووبەرەکەی ڕەگەکەی ببینمەوە دەزانم یەک لا چەندە چونکە ڕووبەری چوارگۆشە هەموو کات دەکاتە درێژی لایەکی جاران لایەکە خۆی یان درێژی یەک لای جاران لایەکەی دی بەڵام چونکە وەکو یەکن هەردەکا درێژی لایەکی جارانی خۆی لێکدان بەو جۆرەی ڕەگەکەی دەبینمەوە ڕەگی 289 یەکسانە بە 17 ئێستا زانیم یەک لای ئەو چوارگۆشەی 17 مەترە ئێستا چونکە چێوەی چوارگۆشە یەکسانە بە 4 جاران درێژی یەکلا واتە 4 جاران 17
حەڤدە لێرە بنووسم، چارەکە لێرە، چەرزاران حەڤد 28 و چەرزاران یەک چار لەگەڵ دووش 68 مەتر. چێوەکەی کردیا 68 مەتر. پرسیاری 47 تەختەی شەترەنج 32 چوارگۆشەی سپی و 32 چوارگۆشەی ڕەشی تێدایە. ئایا هەر لایەکی چەند چوارگۆشەی تێدایە؟ تەختەی شەترەنج ئەگەر لایەکان بژمێرین لە هەر لایەی 8 چوارگۆشەی گچکە هەیە ئەگەر تەمەشای وێنەکەی کەین. بەڵام ئەگەر تەمەشای وێنەکەی نەکەین چونکە 32 دانە ڕەش چوارگۆشەی ڕەش 32 دانە چوارگۆشەی سپی ئەگەر کۆیان کەینەوە بە هەمووی دەکا 64 دانە. 64 دانەش چونکە دووجایەکی تەواوە لە کاتی دانانیان بە شێوەیەکی ڕێک و پێک دادەندرێن لە هەر لای دەبی ژمارەی چوارگۆشەکان وەکو یەکبی. کەواتە ئەمن لێرە دەبی ڕەگی ژمارە 64 ببینمەوە کە یەکسانە بە 8. کاتە بە دوو شێوەی دەتوانم بە شێوەی هێڵکاری یان وێنەیەک دروست بکەم یان بە شێوەی بیرکاری لێکدان و دەرهێنانی ڕەگ. 32 کۆوە 32 یەکسانە بە 64 هەموو چوارگۆشەکان 64 پاشان 64 لەژێر ڕەگی دووجا. لێرە هیچ کات نابی ڕەگە نێگەتیڤەکەی بنووسم، تەنیا ڕەگە پۆزیتیڤەکەی دەنووسم کە 8. پرسیاری 48 پرسیارەکی هەتاڕادەیەک ئاسان نییە و گرنگیشە، بەڵام بەداخەوە داڕشتنەکەی زۆر باش نییە. پیشەوەرێک ویستی لێفەیەکی چوارگۆشە دروست بکە بە بەکارهێنانی گەورەترین ژمارە لە نێو 65 پارچەی چوارگۆشەی بچووک. پرسیاری یەکەم ئایا دەتوانێت چەند چوارگۆشەی بچووک بەکاربهێنێ و چەند چوارگۆشەی بچووکی لا دەمێنێتەوە؟ کەسێک دەیەوێ 65 پارچە چوارگۆشەی هەیە، دەیەوێ لێفەیەک دروست بکە کە چوارگۆشەی بی هەتا بتوانی هەموو پارچەکان بەکاربینی. ئەو کەسە دەست پێ دەکا یەک پارچە چوارگۆشەی دادەنێ لەلایەک لە لایەکان، پاشان ئەوجا چوارگۆشەی گچکە دروست دەکا. بۆ وێنە چوارگۆشەشکە لە تەنش دادەنێ ئەوها، پاشان یەکەشکە لەو لای ئەوە چوارگۆشەیەکی دروست کرد لە 4 پارچەی. بەڵام هێشتا زۆری مایە، دیسان چوارگۆشەکان دادەنێ ئەوها، ئەوە چوارگۆشەشکەشی دروست کرد لە 9 پارچەی، ئەو جارەی دیسان ڕیزەشکەش 16 پارچە چوارگۆشەشکەی دروست کرد، ڕیزەکی دی ئەو جارەی 25 پارچەی بەکارهێنا، ئێستا 36 پارچەی بەکارهێنا، 6 ڕیز ئەوها بە ئاسۆیی و 6ش بە ستوونی. دیسان ڕیزەکی دیکەی زیاد دەکا و ستوونەشکەش زیاد دەکا، چارگۆشەکی گەورەتریشی هێشتاش چەند پارچەکی مایە، دیسان ڕیزەکی دیکە ڕەنگە بتوانی دروستکە. ئێستا یەک پارچەی مایە، چیت کە ناتوانی دروستکە
گەورەترین لێفە کە دروستی کرد ئەگەر بژمێرین لە 8 ڕیز پێک دێ و لە 8 ستونیش پێک دێ چارگۆشەکە 8/8 واتە 8 جاران 8 یەکسانە بە 64 بەخۆشی 65 پارچەی هەبوو تەنیا یەک پارچە مایتەوە. پرسیارەکەش ئەوە بوو گەورەترین لێفەی چەند پارچەی تێدەچی؟ 64 پارچەی تێدەچی. ئەوە بە هێڵکاری بە بیرکاری تەمەشا دەکەین بزانین نزیکترین ژمارە لە 65 چەندە کە دووجایەکی تەواو بوو بێگومان ژمارە 64 کە ڕەگی 64 یەکسانە بە 8 چونکە ڕەگی 64 یەکسانە بە 8 گەورەترین ژمارە نزیک لە 65-64 یەک پارچە شمایەوە. پرسیارەکەی دیکە تۆزێک ڕەنگە ئاسان نەبی، ئایا چەند چوارگۆشەی بچووکی پێویستە بۆ دروستکردنی چوارگۆشەیەکی گەورەتر کە تۆزێک گەورەتر بی لە ئەو چوارگۆشەی کە ئێستا هەیتی ڕیزەشکەش دروستکە لەسەرەوە و لەو تەنشتەی. چەند چوارگۆشەی پێویستە؟ بێگومان ئەم دەتوانم بە هێڵکاری چوارگۆشەکان دانێم بە بیرکاری پاش 64 چ ژمارەک دووجایەکی تەواوە؟ 81 چونکە 64 دەکا 8 جاران 8 و 9 جاران 9 یەکسانە بە 81. لەما بەینی 81 و 65 چونکە 65 پارچەی هەیە چەند پارچە مابەینیان هەیە؟ 81 هەتا 65 هەشتاویەکی دەینم 65 لێ دەردەکەم 16 کەواتە پێویستی بە 16 پارچەی دیکەیە لەوەی بتوانی چارگۆشەکی گەورەتر دروست بکە. ئەگەر نەزانم چەند پارچە چی دەینم و ڕیزیان دەکەم پاشان دەژمێرم بزانم دەکاتە چەند. کەواتەوەها چارگۆشەکان دەینم ڕیزیان دەکەم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 پارچە پێویستە، بەڵام چونکە بەخۆی یەک پارچەی مابووە کەواتە تەنیا 16 پارچەی دیکەی پێویستە هەتا لێفەیەکی تۆزێک گەورەتر دروستکە و لە هەمان کات چوارگۆشەبی. پرسیاری 49 بە وتەی یەکێک لە قوتابیان ئەگەر نێگەتیڤ 1.5 و پۆزیتیڤ 1.5 هەردووچیان ڕەگی ژمارەیەک بن ئەوە ئەو ژمارەیە بریتیە لە ئەنجامی لێکدانیان کە دەکاتە نێگەتیڤ 2/25. ئایا هەڵەی ئەو قوتابیە چییە؟ ئەو ژمارەیە لێرە ڕەگی ژمارە 2/25 یەکسانە بە پۆزیتیڤ و نێگەتیڤ 1.5. نووسینەکە ئەوهایە، بەڵام زیاتر مانای ئەوەیە یەک لەوانە، واتە ئەگەر ڕێگەکە پۆزیتیڤ بوو واتە دوو ڕێگەکە هەردووچی پۆزیتیڤە واتە یەکسانە بە 2/25 یەکسانە بە 1.5 جاران 1.5. لە هەمان کات 2/25 یەکسانە بە نێگەتیڤ 1.5 جاران نێگەتیڤ 1.5. بەڵام نانووسرێ ئەوها تەنیا لۆ ئاسانکردن نووسینەکە بەو شێوەیە دەنووسرێ پۆزیتیڤ و نێگەتیڤ 1.5، بەڵام مانای ئەوە نییە یەکەچیان نێگەتیڤە لێک دەدرێ لەگەڵ پۆزیتیڤە کاواتە هیچ کات مانای ئەوە نییە کە 2/25 یەکسانە بە
کەم 1.5 جاران کۆ 1.5 ئەوها نییە، بەڵکو ئەگەر نێگەتیڤ بوون هەردووچیان، ئەگەر پۆزیتیڤیش بوون هەردووچیان. هیچ کات ژمارەی نێگەتیڤ دووجای تەواوی نییە، واتە ناتوانین لە ژێر ڕەگ بیهێنینە دەرێ. ئەو ژمارەیە بۆ وێنە سفر هەرچ ژمارەك بوو، نەک تەنیا هەر ئەو ژمارەیە، ئەگەر نێگەتیڤ بوو ناتوانین لە ژێر ڕەگ بێتە دەرێ. بێگومان مەبەستم ڕەگی دووجایە، چونکە ڕەگی سێجا و ڕەگی چارجا و هەموو ڕەگەکان هەیە، بەڵام مەبەستمان تەنیا ڕەگی دووجا و ڕەگی ئەو ڕەگانەی کە لێرە ژمارەکە جووتە، نابی لێرە نێگەتیڤ هەبی، تەنیا دەبی پۆزیتیڤ بی. پرسیاری 50 قۆناغەکانی دۆزینەوەی بەهای بڕی ئەو بڕەی ببینەوە و شرۆڤەشی بکە. نازانم مەبەستی چییە قۆناغەکان. ڕەگی 14 کۆوە 35 لەژێر ڕەگ کەم 20. پێش هەموو شتێک ژێر ڕەگەکەی دەبی چاکەم، واتە لە هەنگاوی یەکەم ڕەگەکەی دەنووسمەوە وەکو خۆی، ئەو ژمارانەی لەژێر ڕەگەکەیە کۆیان دەکەمەوە. 14 کۆ 35 یەکسانە بە 49 کەمەکەی دەنووسمەوە و 20ەکەش دەنووسمەوە. هەنگاوی دووەم 49 لەژێر ڕەگ یەکسانە بە 7 کەمەکەی دەنووسمەوە 20ەکەی دەنووسمەوە. هەنگاوی سێم 7ەکەی دەینم 20 لێکەم دەکەمەوە یەکسانە بە نێگەتیڤ 13. پرسیاری 51 ژمارەیەک ڕەگە دووجایەکەی بە 4 کەمترە لە ئەنجامی لێکدانی 7 جاران 3. ئەو پرسیارە تا ڕادەیەک ڕەنگە زەحمەت بی، چونکە داڕشتنەکەی لەو جۆرەیە کە زەحمەتە. ئەنجامی لێکدانی 3 جار 7 3 جار 7 ئەنجامەکەی دەکاتە 21. لەلایە چی دەنووسمەوە؟ لەلایەکە دیچ دەنووسم، چونکە هاوکێشەیە ژمارەیەک ڕەگە دووجایەکەی، واتە ئەوها ڕەگی دووجا، چونکە ژمارەکەی نازانم دەنووسم ژ. ژمارەیەک ڕەگە دووجایەکەی بە 4 کەمترە، واتە لە 21 کەمترە، گچکەترە لە 21. واتە ئەگەر 21ەکەم هینا 4 شملێ کەم کردەوە، ئەو جە دەکاتە ڕەگی ژمارەکە، کاتە ئەوها دەنووسم 21 کەم 4 یەکسانە بە ڕەگی ژمارەکە، یان دەنووسم ڕەگی ژمارەکە کۆ 4 یەکسانە بە 21. بەڵام ئەوها نووسینەکەی ئاسانترە. ئێستا 21 4 لێ بڕوا یەکسانە بە چەند؟ یەکسانە بە 17. 17 دەکا ڕەگی ژمارەیەک، کاتە ژمارەکە دەبی چەند بی؟ ڕەگەکەی 17ەیە، ناچارم 17 بینم لێکی بدەم لەگەڵ 17. ئەوها پرسیاری 52 هەڵبژاردن لە وەڵامی جۆرا و جۆر. ڕەگی دووجای کام ژمارە بریتیە لە ژمارەیەکی ناتەواو؟ ژمارەی ناتەواو زیاتر باتە ژمارەی دەی یان کەرت، ژمارەی دەی کە فاریزەی لەگەڵبی. لێرە زۆر ڕێ هەیە بتوانم وەڵامی ڕاست هەڵبژێرم. یەک لەوانە ژمارەکان دەینم ڕەگەکانیان دەبینمەوە، بۆ وێنە ڕەگی 81 یەکسانە بە 9، ڕەگی 196 یەکسانە بە 14، ڕەگی 400 یەکسانە بە 20. کاتە تەنیا دەبی ئێرە ڕەگەکە ژمارەکی تەواو نەبی. بەڵام ڕێیەکی تکەش هەیە بێجگە لەو ڕێ، ئەویش ئەوەیە کە
ئەگەر تەمەشای ژمارەکان بکەین 2 4 3 3 تەمەشای ئەو ژمارانە بکەین و تەمەشای خانەی یەکانیان بکەین بۆ وێنە 4 9 6 5 خانە یەکان تەنیا دەبینین ژمارەکان دووبارە دەبنەوە هەموو کات یان یەکە یان 4 یان 9 یان 6 یان 5 واتە ژمارە 3 نییە هیچ کات ژمارە 7 نییە هیچ کات ژمارە 8 نییە کاتە ئەو ژمارەیە 288 دووجای تەواو نییە بەڵکو کەرتی لەگەڵە دووجایەکەی ڕێگەکەی بەو جۆرەش دەتوانین پێویست ناکە ژمارەکانی دی ڕێگەکەیان ببینینەوە تەنیا تەمەشای خانەی یەکان دەکەین ئەگەر خانەی یەکان 4 نەبوو 9 نەبوو 6 نەبوو 5 نەبوو 0 نەبوو 1 نەبوو ئەوە ژمارەکە دووجای تەواو نییە ڕێگەکەی ژمارەی تەواو نییە 53 سەناریە دەزانێت کە ڕووبەری باخچە چوارگۆشەکەی 169 مەتری دووجایە ئایا چێوەی چەندە؟ بۆ دیتنەوەی چێوەی چوارگۆشە پێویستمان بە ئەوەیە بزانین درێژی یەک لای چەندە واتە ئەگەر ئەو لایەم زانی تەواو چێوەکەی دەزانم ئەو لایەی جارانی چاری دەکەم لێرە من ڕووبەرەکەی دەزانم ڕووبەرەکەی دەینم ڕووبەر یەکسانە بە لا جاران لا کەواتە لەژێر ڕێگدای دەنێم 169 یەکسانە بە 13 کەواتە درێژی یەک لای 13 ئەو جە 13کەی دەینم جارانی چاری دەکەم لە چێوەکە دەردەچی لە تەنیشتی دەنووسم مەتر لێک بدایان دابەش بکە لێرە 54 ئەگەر کورتکردنەوە هەبوو لە مابەینی سەرەی کەرتەکە و ژێرە کورتکردنەوە ئەنجام دەدەم لێرە هەیە دابەشی 5 دەکەم کە ئەو 5 دابەشی 5 دەکەم 1 دەمێنێتەوە 0.35 کە دابەشی 5 دەکەم یەکسانە بە 0 و 7 ئەو جا 0 فاریزە 0.7 لێک دەدەم لەگەڵ ژمارە 3 3 21 چونکە لێرە دوو خانە هەیە لە لای ڕاستی فاریزە لێرەش دەبی دوو خانە هەبی ئەو جە فاریزەکەی دادەنێم پرسیاری 55 لێرە دوو شەشەکەی دەنووسمەوە ئێرە دەگۆڕم دەیکەمە لێکدان ئەو کەرتەی سەراوژێر دەکەم 5 لێرە 3 لێرە ئەو جا ئەو سەرەی ئەو کەرتەی لێک دەدەم لەگەڵ ئەو ژمارەیە پاشان دابەشی 3 دەکەم 5 30 5 دووش 10 سێش 13 دابەش 3 13 دابەش 3 صفر و فاریزەی پێ ناوێ ئیدی 13 دابەش 3 یەکسانە بە 4 3 12 دەمینێتەوە دابەش 3 پرسیاری 56 دوو ژمارە هەیە لێک دراینە هەردووچیان نێگەتیڤن ئەنجامەکەی 100% دەبی پۆزیتیڤ بی ژمارەکانیش لێک دەدەم چونکە من کاتم نییە کاتە خوێندکاران لێک بدەن پاشان وەڵامەکەی بە بژمێر دەتوانی ساغ بکەیەوە پرسیاری 57 ئەنجامی ئێرە یەک نێگەتیڤ هەیە ئەنجامەکەشی نێگەتیڤە و ئەو ژمارەی دەینم جارانی یەکی دەکەم پاشان دابەشی 4 دەکەم واتە 0 125 دابەش 4 1 دابەش 4 0
12 دابش 4 3 3 جاران 4 12 5 دابش 4 1 1 جاران 4 4 و دەمینێتەوە 1 10 دابش 4 2 2 جاران 4 8 دەمینێتەوە 2 20 دابش 4 5 ئەنجامەکەی بە نێگەتیڤ ئەو ئەنجامەیە لێرە دەنووسم. هەریەک لەم ژمارانە بە شێوەی زانستی بنووسە. پرسیاری ژمارە 58 فاریزەی لێرە دادەنێم. هیچ کات لە لای چەپی فاریزە نابی لە یەک ڕەنووس زیاتر هەبی، ڕەنووسەکەش نابی سفر بی. ئەوجا ئێستا دەژمێرم چەند خانە هەیە لە لای ڕاستی فاریزە. 3 لێرە 3 لێرە 3 لێرە. ژمارەکە جاران 10 توان 9. پرسیاری 59 فاریزە لێرە دەژمێرم 3 6. ژمارەکە جاران 10 توان 6. لێرە فاریزەی لێرە دادەنێم دەژمێرم 3 6 9 10 10 توان 10. پرسیاری 61 3 6 9 12 15 فاریزە لێرەیە 10 توان 15. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانێکی نوێ جوان خاوەن سرێن شێوەت فەری بۆ نیگایەی وێڵ و شایدام باڵی شێعرێم هەڵوەری بۆ نیگایەی وێڵ و شایدام باڵی شێعرێم هەڵوەری هەروەندەم دیوە چاوت وا لە ژێر بژانگی ڕا